تان باش بەیانی بینەرانی کورسات باش لە پێناو پاگڕاگرتنی ژینگەی سنوورەکە و ناوچە گەشتیاریەکان بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکان و گەشت و گوزاری پشدەر و لە ڕێگەی ژینگە پارێزانەوە ئەمە دووەم هەڵمەتی پاکردنەوەی ژینگەی سنوورەکەیە کە ئەنجامی دەدەن. هەفتەی ڕابردوو دەربەندی ڕانیان لە پاشماوە پیسەکان پاکردەوە. ئەمڕۆژ غاباتی قەڵاتزێ پاک دەکەنەوە. دیارە تیمەکان زۆرن بەڵام بەشێکی کەمیان لێرن، ئەوانی دیکە لەو دی و لە ناو غاباتەکە سەرقاڵی پاکردنەوە. غاباتی قەڵاتزێ ڕوبەرێکی زۆر بەرفراوانیەیە، شوێنێکە هەم خەڵکی شارەکە بۆنە کۆمەڵایەت بەشێک لە بۆنە کۆمەڵاتیەکانی تێدا بەڕێدەکە، هەمیش ناوچەیەکی گەشت و گوزاریە و ڕۆژانش خەڵک بۆ بەسەربردننی کاتەکانیان ڕووی تێدەکەن. جا من بۆ زانیاری زیاتر لەبارەی هەڵمەتەکەەوە دەمەوێت لەگەڵ کاک ڕێباز پیرۆت بەڕێبەری گشتی شارەوانیەکان و بەڕێبەری گشتی گەشت و گوزار بە وەکالەت قسە بکەم. کاک ڕێباز ماندوو نەبن، هەڵمەتەکە چۆن بەڕێوە دەچێت، کوێ پاک دەکەنەوە، چەند کەسن؟ سلااوان لەبێت. ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین و بەڕێبەراتی گشتی شارەوانەکانی ڕاپەڕین بە هاوکاری کۆمپانیای بیڤان کە کۆمپانیای خاوێنکردنەوەی خۆڵ و خاشاکە لە ڕاپەڕین. ئەم هەڵمەتەمان ڕاگەاندووە. هەڵمەتەکە بریتە لە خاوێنکردنەوەی سەرجەم ئیداری ڕاپەڕین. ئێمە ئەوەی کێستا ئەمڕۆ دیکەین وەکو پەیامێکە بۆی کە ئێمە ژینگەکەمان دەمانەوێت بیپارێزین بە هەموو لایەنە پەیوەندیارەکان، بە ڕێکخراوەکان، بە لایەنی ئەمنی، لە هەموو سەرجەم لایەنە پەیوەندیارەکانی سنوورەکە. ئەگەرنا ئێمە ڕۆژانە ئەم شوێنانەی ئیداری ڕاپەڕین خاوێن دەکەینەوە. کۆمپانیایەکمانەیە کە لە هەفتەدا 3 بۆ 4 ڕۆژ خاوێنکردنەوە دەکات ناو شارەکان لە شوێنی سەیرانگایەکان. ئەوەی ئێمە ئەمڕۆ تەنها وەکو پەیامێکە و درێژکراوی هەڵمەتێک کە لە دەربەن دەسمان پێکرد و ئەمڕۆ هاتوین لە قەڵازێ لە غابات ئەم خاوێنکردنەوە دەکەین. ئێمە نزیک 120 کەس دەبین کە دەستمان پێکردووە و دابش دەبین بۆی هەر کەسە لە شوێنی خۆیەوە ئەم سەیرانگایە خاوێن کاتەوە. پەیامەکەمانەوەی داواکاریمانەوەیە کە گەشتیاران کە دەچنە شوێنەکان یاخود هەر کەسێک بۆ کاتێکی دێتە ئێرە دێتە شوێنێکی گەشتیاری شوێنەکەی خۆی بە خاوێنی بێڵێتەوە و ئەم شوێنەیە ژینگەیە پیس نەکا. بۆی چی دیکە ژینگە پارێزە بەڕێزەکانی ئێمە زۆر ماندوو نەبن و ئەوان خۆی لە ئەساس دە زۆر ماندون. ئێمە بازیاتر ماندویان نەکەین و ژینگەکەمان پارێزین و ئەم ساڵیش کە فەسڵێکی زۆر خۆش بووە و بارانێکی زۆر بووە، ساڵێکی زۆر خۆشە بۆ گەشتیاری، بۆ گەشتکردن، بۆ سەفرە، بۆ سەیران. داواکارین لە سەیرانەکانیاندا دوای تەوابوونی سەیرانەکان پاژماوەکانیان کۆ بکەن و لە شوێنێک دابنێن کە ئێمە بتوانین بە ئاسانی بیگەنی لە شوێنی لەبەست. کاک ڕێباز دوای ئێرە پلانی کوێتان هەیە پاکیکەنەوە لە سنوورەکە؟ ئێمە حەسەب ئەو شوێنانی کە زۆر پیسە لێوە دەست پێ دەکەین، کوێ زۆر پیسرەوە، کوێ زۆر سەردانی دەکرێت. ڕۆژانە بۆ باسم کرد، یعنی ئەو خۆی ئێمە کۆمپانیایەکە ڕۆژانە خاوێنی دەکاتەوە، بەڵام ئەوی ئێمە هاتوین وەکو دەفعێکی معنەویە کە ئێمە بەشدارین لایەنە پەیوەندیارەکان، بەشدارین لەگەڵتان بۆی کە ژینگەکەمان بە جوانی بێڵینەوە. سپاسکە لەگەڵمان بووی. سەرکۆ سەحەر دیارە گەشت و گوزاری ڕاپەڕین و بەڕێبەراتی گشتی شارەوانیەکان هەڵمەتی پاکردنەوەی تەواوی سنوورەکەیان دەست پێکردەوە. کاک ڕێبازیش گوتی ژینگە پارێزەکان هەموو هەفتەیەک چەند جارێک ئەم شوێنانە پاک دەکەنەوە، بەڵام خۆتان دەزانن خەڵک کە دێتە گەشت و سەیران ئێستا وەرزی بەهارە، هەندی جار پاژماوەکان لە دوای خۆیان بەجێ دێڵن یا هەندێک کەسی ئیهمال ژینگە و سروشتە جوانە پیس دەکەن. بۆیە ئەوان نانوێت ئەم پیسە بمێنێ، دایانەوێت شوێنەکان بە جوانی بمێنەوە بۆی زیاتر ببنە جێگای سەرنجی گەشتیاران، زیاتر گەشتیاران ڕویان تێ بکەن. بۆیە ئەم هەڵمەتانیان دەست پێ کردووە. هەفتەی ڕابردوو دەربەندیان پاکردەوە. ئەمڕۆژ غاباتی قەڵازێ پاک دەکەنەوە. دیارە غاباتی قەڵازێ ڕوبەرەکەی زۆرە بەرفراوانە و وەکو باسیشم کرد لە سەرەتادا خەڵکی شارەکە بۆ گەشت و سەیران و هەندێ لە بۆنە کۆمەڵایەتەکان لە بوو گواستنەوە هێشتا لە هۆڵەکاندا نییە، دێن لەم غاباتە ئاهەنگی بوو گواستنەوە و شتیش لێرە بەڕێ دەکەن. باشە خالید، دەستیان خۆش بێ یاخوا لەشیان ساغ بێت، بەڵام پێمان بڵێ لەگەڵەوەی ئەم هەڵمەتیان ئاوە ڕاگەیاندووە و هەوڵێن ئەو ناوچانە پاکەنەوە بۆش بین هەموو ڕۆژانی هەینیەک لەو دەڤەرەی
ئێوە لە ڕانیە لە قەڵازێ لە دەڤەری ڕاپەڕین هەمویان بەگشتی سەیرانکەرێکی زۆر زۆر باشەیە. ئێستا ماشەڵڵا بینیمان لە پشتەوە چەند جوانە و ناوچایە پاکراوەتەوە تا چەند لەگەڵ پاکنەوەکەیە هۆشیاری بڵاوکەنەوە تا چەند خەڵک بەدەمیانەوەیەت بۆی کە بتوانن ئەوانیش هاوکاریان بن لەوەی کە ئەو ناوچانە پیس نەبێت و بتوان لە پاش خۆیان ئەو پێداویستیانێکی بن پاش ماوەکەی لەگەڵ خۆیانە بەرنەوە نەک بڵاویکەنەوە لەو ناوچەیە تا چەند ئەم کارانە ئەکەن بۆی کە بتوان ئەو ناوچەیە زیاتر جوان بێت جواتر پاکتر بێت بۆی کە کارەکە هەماهەنگی بێ هەم لە نێوان خەڵکە هەم لە نێوان ئەمانەکە بە بەرپرسانە کاری خۆیانەکەن و پاکردنەوە ئەنجامێن. سەرکۆ بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری ڕاپەڕین بە تایبەتی لەم وەرزەدا کە وەرزی گەشت و سەیرانە بە بەردەوامی ڕێنمایی هۆشیاری بۆ هاوڵاتیان بڵاو دەکاتەوە کاتێک ڕوودەکەنە سەیرانگاکان ڕوودەکەنە ئەم سروشتە جوانە لە دوای خۆیان ژینگەکە پاککەنەوە سروشتەکە پیس نەکەن و بەڕێبەراتی گشتی شارەوانیەکان کە وابزانم ئەگەر هەڵە نەبم 11 شارەوانیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەمویان ڕێنمایی بڵاو دەکەنەوە بۆ ئەوەی ژینگە پیس نەبێەوە ئەو ژینگە پارێزانە خەڵکی ماندوون هەموو ڕۆژێک لە بەیانیەوە تا ئێوارە سروشت و ژینگەی ناوچەکە ناو شارەکان پاک دەکەنەوە ڕێنمایی بڵاو دەکەنەوە بۆی ژینگەکە پیس نەکەن و ئەوەی مای خۆشحاڵیە بەڕاستیەوەی کە من بینیومە ئەوەندەی کە چوومەتە ناوچە گەشتیاریەکان و سەیرانگاکان کەمتر یعنی پیسکراون یا با بڵین خەڵک سوپاس بەخوا هۆشیاری زۆر باشیە لە مەڕژینگە لە مەڕ سروشت کەمترین حاڵەتی پیسکردنی ژینگە و سروشتی ناوچەکە هەیە ناکرێ بڵین هەر نییە بەڵام زۆر دەگمەن لە ناوچە گەشتیاریەکان لە ئەو شوێنانەی کە هاوڵاتیان بۆ گەشت و سەیران ڕووی تێدەکەن کەمترین پاژماوەی پیس هەیە و بەشێکی زۆری خەڵک ئێستا هۆشیار بۆتەوە ژینگەی خۆش دەوێت سروشتی خۆش دەوێت کاتێک دەچێتە سەیران زەرفی گەورە لەگەڵ خۆی دەبا پاژماوەکانی تێدەکا و لە شوێنێک دایدێنێ کە شارەوانیەکان ڕۆژانە سەردانی دەکەن بە شێوەیەکی گشتی سەیرانگاکانی سنوورەکە پاکن چاوەڕێی هاتنی گەشتیاران دەکەن بۆی چێژ لەو دیمەنانە وەربگرن کە هەیە. ئەی دەستە خۆش بێ خالیت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو بەڕێزە لە گفتگۆکە بەشداری کرد